لە کۆتا ئێوارەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە کەشێکی بەهاریدا ژمارەیەکی زۆر لە ئەفسەران و بەرپرسانی تەندروستی و کارمەندان و میوانان ئامادەی ئێوارەخوانێکی دەستگای تەندروستی پێشمەرگە بوون. مەبەستیش لە ڕێخستنی ئەم بۆنە تایبەتە نوێبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هاوڕێیەتی نێوان لایەنەکانە. سەرەتا بەخێراتتانەکەین ئێمە هەمووەکو دەستگای تەندروستی پێشمەرگە هەمووەکو نەخۆشخانەی شۆڕش و نەخۆشخانەکانی سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگە بە باشمانزانی کارمەندەکانمان، پزیشکەکانمان، فەرمانبەرەکان و ئەفسەر و سەربازەکانمان ئێوارەخوانێکیان بۆ ڕێخین و چالاکێکی جوانیان بۆ بکەین بۆی ئەم شەو ئەم ئێوارەیە کاتێکی خۆش بەرنەسەر و لەگەڵ ئەم ئێوارەخوانە فیرقەی بڵێ طریقەی قادری کەس نەزانی ئەم شەومان بۆ ڕازێنەوە بە مناجات و بە سرود و بە زەکری ئاینی و هەروەها لەم چالاکێم ئێوارەیەکە ئەیکەین ڕێزێنان لەو ئەفسەر و کارمەند و پزیشکانە دەکەین کە ساڵانێکی زۆر لە دەستگای تەندروستی پێشمەرگە خزمەتیان کردووە و خاننشین بوون و ئامانجمان ئەوەیە کە جەوێکی خۆشیان بۆ دروستکەین. دەستگای تەندروستی پێشمەرگە هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکوی ئێستا خزمەتێکی زۆری بە پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە و بە کەسوکاری شید و ئەنفال و زیندانیەکان کردووە و خزمەتێکی زۆری بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی کردووە. زەرورە لە برەوەی سەرچاو مرۆییەکان بە هەموو نەوعەکانیەوە لەم بارودۆخێکی ئێستا وڵاتەکەمانی تایە هەمیشە لە قەیران و هەمیشە لە دڵڕاوکی و هەمیشە لە ناڕەحەتیدان و ئەرکێکی زۆریان لەسرە لەلایەک بێموچەیە، لەلایەک ململانەیە، لەلایەک گرفتەکانە. بۆیە خۆشەکە جەوێکی وای بۆ دروستکرێ و ئەوانی کە لێرە دەوامەکەن هەستەکەن خوێندنەوەیەکە بۆیان و لەگەڵ ئەوەشتا کە یەکتربینینێکشە ئەو برادرانی لە هەموو شوێنەکان کۆ دەبنەوە ئێوارێکی خۆش بێکەوە بنەسەر و هەم بەهارە هەم ڕەمەزانە و هەم بەرەو جەژنانیشە. بەشێکیش لە بەرپرسیان و ڕێخەرانی ئێوارەخوانەکە ئامانجی ڕێخستنیم ئێوارەخوانیان خستە ڕوو کە مەبەست لەم بۆنە کۆمەڵایەتیە چی بووە؟ مەبەست لەمە ئێمە کارمەند و پزیشک و ئەوانەمان کۆکرێتەوە بۆی ڕووک و ڕێزێنانێکە و من بەهۆی ماندووبوونیان بەبەردەوامی و لێک نزیکبوونەوەیەکیش لە یەکتر بۆی وەکو خێزانێک پێکەوە ئێوارەخوانێ بکەین لە مانگە پیرۆزە و لەگەڵەوەشە کۆمەڵە میوانی دەرەوەی ئێرەشمان کردو بۆی ئاشنابن بە کار و چالاکەین خەسخانەکەمان و ئەو خزمەتانی کە ئێمە پزیشکان و کارمەندانی ئێمە پێشکەشی بکەن. ئەمەش هەدەفی ئەمڕۆمان تەنها ئەوەیە مەبەستەیە کە وەکو یەک خێزان بین. ئێمە پێشتر کە پێشەوەی بەڕێوەبەری گشتین وەکو پزیشکێ داوام کردو وەکو یەک خێزان لەگەڵ ئێستا ژمانەیە لەگەڵ ئیدارەکە شاولەیین هەر وەکو جاران وەکو یەک خێزان. ئەمڕۆ ڕاستە ڕەمەزانە بەڵام بەهاری شەو نزیکی نەورۆزەوەینە لەبەرەوە حەزمان کرد بەجێی کوردی و بیپۆشین و کارمەندانیشمان هەنداوەکەوەی کە حەزەکات جلی کوردی لەبەرکە لەم ڕۆژە پیرۆزەیە. لەلایەکی دیکەوە بەشێک لە میوانانی ئێوارەخوانەکە دڵخۆشی خۆیان دەربڕی کە توانراوە لە ڕێگەی ئەم ئێوارەخوانەی دەستگای تەندروستی پێشمەرگەوە چەندین هاوڕێ و کەسایەتی ببینەوە کە بەهۆی سەرقاڵی و کارەکەیانەوە دوور بوون لە یەکتر. ئەم چالاکیەوە ئەکات لە خەڵکەکان لە هەر شوێنێکی جیاوازە بەهۆی بەربانگەوە و شەوی ئەم شەو لە شەوی لەیلەتل قەدریشە هەموومان لەم شەوە پیرۆزەیە کۆبینەوە هەچ کام لە شوێنێکی جیاوازە بۆ نمونە جیاوازیان نەکردو لە بینی شوێنەکانە هەمومانیان کۆ کردوێتەوە. ئێمە وەکو پەیمانگای برایت لێرە ئیمڕۆ ئامادە بووین لەبەرەوە زۆر گرنگە لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی کلتوری، لە ڕووی ئاینیەوە ئەوە ئەکات کەسەکان نزیک بنەوە تێکەیشتنێکی باشترمان هەبێ لە یەکتری. ئەو کەسانەی کە لە شوێنی کاران پێشتر کارمان کردو ئێستا بەهۆی زۆرۆفۆ دوور کەوتینەتەوە ئەم ڕێکتیرمان بینی مناسبەیەکی باش بوو. هەروەها ئەوەی جێی خۆشحاڵی ئامادەبان بوو جگە لە ڕێخستنی ئێوارەخوانەکە سرودی ئاینی لەلایەن گروپی عیرفانی کەس نەزانیەوە پێشکەش بە ئامادەبوان کرا.